وەزارەتی پێشمەرگە بە زانیاری دژبەیەک پرسی تێکەڵکردنی حەشد و پێشمەرگە خەریکە دەکاتە ڕاستی. پرۆژەیەکی پارتی بۆ ڕێککەوتن لەگەڵ یەکێتی ویلایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەت ئاشکرا دەبێت. پارتی بۆ گۆڕینی ڕێباز حەملان چاوەڕێی بڕیاری دادگایە و 3 جێگرەوەشی دیاری کردووە. هەواڵ و ڕەتکردنەوەیەک لە وەزارەتی پێشمەرگە گومانێکی گەورەی لەسەر پرۆژە ئاسیارەکەی یەخستنی پێشمەرگە و حەشد و هێزە عێراقیەکان لە چوارچێوەی وەزارەتێکی فیدراڵی دروست کردووە. چیرۆکەکە لەوەوە دەستی پێکرد کاتێک میدیای فەرمی پارتی لێدوانێکی لیوا عوسمان محەممەد بەڕێوبەری ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگەی بڵاو کردەوە و تێیدا ڕۆژەی تێکەڵکردنەکەی بەدەنگۆ ناوبرد و ڕەتی کردەوە شتی لەو شێوەیە هەبێت، بەڵام تەنها کەمێک دواتر ناوبراو ڕاگەیەندرایەکی فەرمی کە لە لاپەڕەی وەزارەتی پێشمەرگە بڵاو کرایەوە هەموو شتێکی ڕەتکردەوە و ڕاگەیان هیچ لێدوانێکی بۆ هیچ دەستگایەکی ڕاگەیاندن لەسەر ئەم پرسە نەداوە. ئەم پاشەکشە کتوپڕا پرسیاری لای چاودێران دروست کردووە چۆن دەکرێت میدیایەکی فەرمی پارتی زانیاری ناڕاست بە ناوی بەرپرسێکی باڵای خۆیانەوە بڵاو بکەنەوە یاخود لەژێر فشار ئەم ڕوونکردنەوەیە بەم بەرپرسە نووسراوە. ئەمەش گومانی ئەوەی بەهێزتر دەکات تا پرۆژەکە جدیە و لێدوانە دژبەیەکەکانیش ئاماژەن کە هەموو وەزارەت زانیاری تەواویان لەسەر پرۆژەکە نییە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر بۆ دەربازبوون لەو سەغبەستوویە سیاسی هەیە. پارتی دەیەوێت بیرۆکەی پێکهێنانی حکوومەتی بنکە فراوان پێشکەشی لایەنەکان بکات تاوەکو هەڵبژاردننی داهاتوو کە لە 2 ساڵی داهاتوودا ئەنجام دەدرێت. هۆشیار سیوەیلی بەرپرسی پەیوەندیەکانی پارتی ڕایگەیان یەکێتی کێشەی وەرگرتنی پۆستی هەیە و پارتی ئەو پەڕی نەرمی نواندووە وتیشی ئێستا ئامادەسازی بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسەکان دەکرێت و پارتی و یەکێتی ئامادەی کۆبوونەوەن، بەڵام کێشەی ئێستای نێوانیان لەسەر وەزارەتی ناوەخۆیە. جێی باسا تاوەکو ئێستا پارتی مامەڵە لەگەڵ هاوپەیمانی یەکێتی و نەوەی نوێ ناکات و کێشەی وەزارەتی ناوخۆش کێشەی گەورەی نێوان پارتی و یەکێتیە. پارتی چاوەڕوانی بڕیاری دادگای فیدراڵیە سەبارەت بەوتانەی پێشکەشیان کردووە لەسەر میکانیزمی دەنگدان بۆ کاندیدانی وەزاری کابینەکەی عەلی زەیدی، ئەویش بەهۆی ئەوەی ڕێباز حەملان تەنها 37 دەنگی بەدەستێنا و بۆ وەرگرتنی پۆستی وەزیری ئاوادانکردنەوە ڕەت کرایەوە. پارتی دەڵێت لە دەنگدانەکە فێڵ کراوە و پێویستە دووبارە بکرێتەوە. ئەمە ژوای کردووە تا ئێستا بڕیاری کۆتایی لەسەر گۆڕینی کاندیدە سەرنەکەوتوەکەی نەدات، بەڵام ئەگەرتانەکە ڕەت کرایەوە بەپێی زانیاریەکان 3 ناو وەک جێگرەوە بۆ وەزیری ئاوادانکردنەوە ئامادە کردووە کە بریتین لە عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر، ئومێد سەبع سەرۆکی دیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و ناوزاد هادی پارێزگاری پێشووی هەولێر.